تێناگەم تۆ ڕۆی بۆیش ئەوت لە پاکانە بۆ چییە؟ جانەکەم میشی زۆرمەیە هەم دوێنەش پێتم وت تەعزیەکێ لێ خۆمە گۆڕم وتر بۆ بێمەوە ماڵ ئەچم بۆ تەعزیەکە. باشە دەی ئەمیر جان چەند ڕۆژێکە ماڵەوەتان هەرچ بەچ پیانە چییە؟ هێدلەکەم خۆتە زای مەسەلەی مناڵبوونە. ئەی چی بکەم من؟ جانەکەم هیچ مەکە با بخۆیان هەر بڵێ بوو خێر عەلا خێر نەبوو هیچ کارێک بێ حکمت نییە جانەکەم تو خۆت بەوانە مەشغوڵ مەکە. خوات تۆم لێ نەسێنێت ئێستا هەر پیاوێککە بووایە دەمێ بژنیێنام. ئەمیر تا ئێستا هیچ شتێکت نەشاردۆتەوە پێی بڵێ ژنت بەسەر دێنم. ئەمیر ئەو چیتە؟ هیچم نییە جانەکەمەوە بەتەمام بەتەمای چیت؟ بەتەمام سەیرانی ڕێ بکەین بۆ خۆمان بڕۆین جێوێ بگۆڕین. زۆر چاکەم نیش حەزم لێ. زۆر باشە. جانەکەم بەس حەزم لێ بۆ سەیرانەکە ماڵی خوشکەکەشم بێت. باشه ئەمیر چی کرد لۆ تاخیر بوو؟ وەڵڵا نازانم چەکە لە ژوورێ. لە تەلەفۆنەچی لێ بکاتە زوو پێ بڵێ درەنگە بابە بزوو بێ. هێ بەسەر چاو جانەکەم قەی چێگە بابێن بۆ خۆمانە پێکەوە جێیەکە گۆڕین. ئەلۆ ئەلۆ ئەمیر کوڕم وەستەکەی لە ژوورێ دووەرە زوو بە درەنگە. باشی مامازەدە حاڵت چۆنە؟ چی؟ سیارەکە تێک چووە؟ بەسەر چاو بەسەر چاو سلفە گێڕێ؟ کوڕە سیارەی چ بەحسی چ دەکەیەوە تو؟ سیاری دەکات نازان بەحس سیارە دەکەی. بیدەمت ئەمیر هەی ترسونەکەرێ وەڵڵا وێرە زووەرە زوو درەنگە دەی با بڕۆین زوو دەی. ئێ باشە ئەوینەکە ئەو فیت پەمپەکەیەتی ئێستا دێم خۆم دێم بۆ لات چاکێکم باش. باشە دەی بگرە وەستا دێ. مامازادا سیارەکەی تێک چۆ بەم گەرمایە فەقیرە ئەستا ڕۆم بۆ چاکەم بوونا حەبا لەو گەرمانە منێ باشە؟ دەی خواحافیز. هات وەرە فڕۆم وەرەوە کاک فاسد چاوەڕێمان دەکە با بڕۆی. یاڵە دەی. بابا ئەم بەیزنەوەک پێم قبول ناکرێت کە خوشکم سەر بە هەوێ مێردی بکە. کوڕم ئەتوو هەردەم دەبێ ڕێگر لەبەر ئیشی باش. بابە سەر بە هەوێ مێردکردن ئیشی باشە؟ کوڕم ئەوە ئیشی خوایە خوارەی پێدایە. بابە وایە خوارەی پێدایە سەر و سەر چاوم بەس خوشکم نەگەورە کچە نەبێوەژنە. کوڕم ئەتوو سەبرێکی بگرێ بە ئەوان بێن دابنیشین دوو قسەیان لەگەر دەکەین وەزعەکەیان لۆ ڕۆن دەکەینەوە با تێ بگەین. بابە هەروەت کرد هەتاش ئەلێ خوشتشمت بە زۆری بە مێردا ئێستا لەکەم مەردەکەی بوویتە کۆی لەو مەزە پێ حازر دەکا. درن تەئەمن با ئەم قسە لە قسەی بابن نەکەی. بابۆ چ بووە؟ کچمەوە بێ حورمەتی بەرامبەر بابت کرد. بڕۆ ماری کاک عەباس لێ دەرکەیتم بڕۆ. فرمو سلام سەرچاو فرمو. باشە کاک فاسد بەخێر بێن سەرچاو فرمو بەخێر بێن فرمو دانیشن فرمو. یا الله بەخێر بێن سەرچاو. یا خۆ چاوت خۆش بی. بەخێر کاک فازیل باشی بەخێر بێن سەرچاو. بەخێر یاخۆ بەخێر بێن. خۆش بی یاخۆ. ئەلو خوشکم ئەمن لەگەڵەوە هاوسەرگیرەی نیمە نامەوێت چارەنووسی توش ڕۆژ بێ. باشە کاکە ئێوە نەتانوت لە دەرو دراوسێ هەموو پرسیومانە؟ ئێوە لە جیران و دراوسێمان پرسیە بەزە و کابرایە لەگەڵ ژن هێنان نییە. ئەی چۆن؟ باشە مادام چۆن هاتوتە داوای من؟ خوشکم ئەتو نازانی ئەمن برادرێک پێی گوتیمە. براکەم تکایە بگەڕێرەوە. خوشکم نایەمەوە ماڵێ لە ماڵێ بابم حساب لە بۆ قسەی من ناکات چ بکەم لە ماڵێ بەس ئەوم دەوێت کە چارەنووسی تۆ وەکو لە هەلای خوشکمان ڕەج نەبی و تەواو. برام باوکم دڵی پاکە خۆت دەزانی تکایە بگەڕێرەوە. باشە ئەگەر ئەمنت خۆش دەوێ بگەڕێرەوە. لەبەر دڵی تو نامێت لەو ڕۆژەی بەتەنیابی ئەوە دێمەوە. خواحافیز.
باشە خواپس